چەند کاریگەری هەیە لەسەر بینەر و پێویستە چۆن کار بە شێوەیەکی ئەکادمی کار لە دەنگی کارێکی هوەریا بکرێت. لەگەڵ ئەمەشدا لەگەڵ میوانەکەمانە باز لە پرۆژەیەکەکەین پرۆژەی دەنگی ژنان بەبێ سنوور کە لە ئێستادا ڕێکخراوی ئاژی فەڕەنسی هەڵدەستێت بە ئەنجامدانی پرۆژەیەک. باز لە پرۆژەکەکەین لەگەڵ میوانەکەمانە زۆر بەڕێز ئەحمەد ناتق ئەندازیاری دەنگ کاک ئەحمەد سڵاو لێبێت. کاک ئەحمەد پرۆژەی دەنگی ژنان بەبێ سنوور مەبەست لەم پرۆژەیەکی ئەگەر زانیاریمان بیت لەسەری پێناسەیەم پرۆژەیە تەواو لە ناوەکەیەتی دەنگی ژنان بەبێ سنوور بەڵام مەبەست لێی ئەو دەنگی ژنانە نییە کێسە لە ناو ڕاگەاندنا هەیە یعنی دەرکەوتنی ژنان وەکو پێژەر وەکو پامنێر وەکو نووسەر وەکو ئەو ئیشانەی کە بۆیان دیاری کراوە طبعا لەلایەن ئێمە لەلایەن پیاوانەوە دەنگی ژنان بەبێ سنوور مەبەستمان لەوەیە ئەگەر کورتی بکەمە بۆیە کات زۆر نەوە ئەمانوەیە ڕێژەی ژنان لە ناو میدیایە ژنانی تەکنیکی لە ناو میدیایە زیاد بکەین ئەمانوەیە تەواو ئەو زانیاری و ئەو سکیلانیان بینێ کە پێویستیان پێێتی بتوانن کەسێکی وەکو من لە ناو میدیایە بگۆڕن یعنی ئەندازیاری دەنگ ئیتر قەچەکە با پیاو نەبێ با ژنێک بێ کامێرەمان با بێ بە کامێرەوە من یا وێنەگرەکەمان با وێنەگرێکی ژن بێ دەنگی ژنان بەبێ سنوور ینی تەرکیزێکی تەواوی کردوتە سەر پێگەیاندنی ژنانی ڕۆژنامەنووس لە ناو ڕاگەاندنە بۆ ئەوەی لە سنوورەکان تێپەڕن ئەو سنوورێکە بۆیان دانراوی تر هەر جۆرە سنوورێ بێ. باشە بۆ پێتان وایە لە ئێستادا ئامادەبوونی ژنان لە کاری میدیایە کەمە؟ هەر نەکەمە نایبینیت یعنی من خۆم زۆرم پێخۆشە بێگەر ئەگەر ئڤنتێک ببێت هیچ نەبێ نیوەی وێنەگرەکان ژنان بن چونکە ئەمە بەڕاستی لە دەرەوە ئەبینرێت حەزەکەم ئەوەی لە پشتی میکسەرەکەوەیە ژن بێت ئەوەی کە ئێدتم بۆکە ئەوەی کە مۆنتاژەکە هەر ژن بێت بۆ ژن نەبێت یعنی من تێناگەم بۆ ژن نەبێت وانە یعنی کە بیری لێگەیتەوەڵی هیچ فەلسفەیەک نییە بەکاری بێنیە قسەی فەلسفیۆمە هەیە پێویست ناکام شتانە بەکاربێنی بینینی ئاسانە بۆ ژن نەبێت هەرەوەنە زۆر باشە ئەمەشت بەوە کرد کە ئەم پرۆژێ مەبەست لەوەی ئەوەیە کە ئەو ژنانە لەو کێسە خۆیان هەیەن و کاری تیا ئەکەن بێنە دەرەوە کارێکی دیکە ئەنجام بن ئەمە ئەستەمنێ بۆ ژنان لە ئێستادا کە ئەو کارە ئەنجام بن یاخود دەتوانین بڵێن تا چەند ئەستەمە زۆر سپاس ئەوە ئێستا حالیان ئەوە ئیشە قورسەکەی ئێمەیە ڕاستی و بوو ئەگەر بڵێم ئەستەم نییە وانە زۆر ئەستەمە چونکە لەوەی با ئێمە باس لە ڕاگەاندنی کوردی خۆمان بکەین لەوەی ڕاگەاندنی کوردی هەیە ژنان ڕاهاتوون ئەگەر بچێتە ناو بینای تەلەڤیزیۆنەکە یا رادیۆکە یا هەر جێگەیەکی تر بۆ ئەوە چێ یا ببێ بێژەر یا بێ پامنێر یا بێ بە نووسەر ئەگەر زۆر شانسێ بێ بێ پرۆدیوسەر باشە کەمانە هیچ شتێکی تەکنیکی تیان نییە هیچ ئەمە ئەم بیرکردنەوەیە تەواو چەسب بووە لە مێشکی ژنانە لە ناو میدیای کوردیە لە ناو ڕاگەاندنی کوردیە بۆیە ئێستا کە ئەتەوێت شتێکی تەکنیکی فێرکەیت یا سکیڵێکی تەکنیکی بیتێ بۆی بەکاری بێنێ جێگەی خۆی قایمترکە خۆ ئەگە بتێو نەتێ ئەوانەی کە لە ناو تەلەڤیزیۆنە جێگاکانیان قایمە تەکنیکیەکانن تەکنیکیەکان صاحب قەرارن صاحبی نازانم چیان پێ بڵێم یعنی توانای ئەویان هەیە قەراری زۆر گەورە بن لە ناو تەلەڤیزیۆنە لەبەرەوەی سکیڵێکی تەکنیکیان هەیە کە ئەمانوێ ژنان فێری ئەم لایەنە تەکنیکیە بکەین هەستەکەم زۆربەی کات نەک هەستەکەم ئەی بینم کە وا هەستەکەنەوەوان کە ئەمە ئیشیان نییە فێر بوون ڕاهاتون کە ئیشیەوان نییە چی ئەمەی دروست کردووە کاک ئەحمەد کە خاتوونێک لە پشتی میکسەرێک بە کەشۆنی خۆی نەزانێ پشتی کامێرایەک بە شۆنی خۆی نەزانێ ئێمە دروستمان کرد ئێمە دروستمان کرد من چەند ساڵانێکی زۆرە لە ناو ڕاگەیان کارەکەم یعنی بەسەراحەت بێڵم زۆر بەسەراحەت بێڵم زۆر مرتاحترم لەگەڵ تیمێک لە کوڕ بڕۆمە دەرەوەی شار و لەگەڵ ئانیشکەم و بە حوڕیەت قسە بکەین بە حوڕیەت پێ بکەنین بە حوڕیەت بژین ئێمە ئەم جەوەمان بە خۆمان خوڵقاندووە ئەم جەوەمان بە خۆمان دروست کردووە ئەگەر دوو ژن بێتە ناومان و هەردووچان تەکنیکی من تەکید بە شێوەی قسەکردنمانە گۆڕێ دانیشتنمانە گۆڕێ هەموو شتەکانمانە گۆڕێ لەبەرەوە ئێمە جەوەکەمان دروست کردووە ئێمە بازنەیەکمان دروست کردو نایڵێن ژنان بێتە ناوە زۆر باشە ئەتوانین بڵێن کە زیاتر چانسەکە دراوە بە پیاوان لەلایەنی تەکنیکیەکەەوە هەر لەوانەیە کە شوێنێک داوای دوو کەسی تەکنیکی بکات ئەگەر 4 CV بێت دوانیان ژن بێن و دوانەکەی تر پیاوە بێت یەکسەر دوانە ژنەکە ئەنجێپە و لاوە ئەڵەن لەبەرەوەی
گەیشتنە لەوانەیە زۆر بۆ ئەو کارە نەبێت کە لەوانەیە ئەزمون و شارەزاییشی هەندێک جار زۆر زیاتر بێت لە پیاوەکان کەواتە ئەتوانین بڵێن هەر پیاوان و یاخود ئەو شوێنانن وایان کردووە کە ژنان پەراوێز بکرێن لەم بوارانەدا زۆر ڕاستە پێشتر ئەیانوت لەلایەنی فیزیکیەوە یعنی لایەنی جەسەدی پیاوان ئەتوانن بۆ نمونە جیازێ بێنە ئەوێ و جیازێ بەرنەوێ و یعنی ئەوانە بە کوردیەکەی کرێکاریەکەی بکەن ئەمان توانای جەسەدیانەیە کرێکاریەکەی بکەن بەڵام خۆی سەم مایکرۆفۆن ئەمنەی ماوەتەوە ینی ئەتوانێت بیکەیتە گیرفانتەوە هیچ پێویست ناکات توانای جەسەدی قورتیەک نەماوە بۆ ئەوەی کە بڵێ ئەمە توانای جەسەدی بەکارێنێ هەمووی ئەمەیە ئێستا پیاوان عقلیان هەیە ژنان زۆر زیاتر عقلیان هەیە بە ڕای من لەبەرەوە هیچ بربەستێک نییە بۆی ئەوانیش نەبن بە باشە کاک ئەحمەد باسێکی زیاتی پرۆژەکە مامۆکەی پرۆژەکە لە ئێستادا بەکوێ گەیشتووە و هەندێک سلای دەبینین لەسەر شاشەکە ئەڕوادەکە باسێکیوانە مامۆ بکەی چۆن دەستان بە پرۆژەکە کردووە و بەنیازی چین هەنگاوی زیاتری بۆ بنێن پرۆژەکە لەگەڵ شەیدا حسامی بەڕاستی ژنێکی ماندوو ژنێکی خەمخۆر ینی زۆربەی ئەو کچانەی کە لە لای ئێمە ئەم ڕاهێنانە وەرەگرن هەمویان وەکو دایک وەکو خوشکی گەورە سێریەکەن چکە بەڕاستی زۆ خەمخۆری ڕۆژنامەنووسی کچە لەم ینی هەل لە شەرق بەعام ئێستا ئێمە لە عێراق دەرچوین و لە عێراق دەرەچین 2 ڕۆژی تر لەگەڵ یەمەن ئیشەکەین ڕۆژنامەنووسانی ژنی یەمەنی ئەهێنە هەولێر ئێمە لێ ڕاهێنانیان پێکەین و ئەگەڕێنەوە یەمەن یعنی ئەمانوێ بەس لەم سنوورانە مێنینەوە هەرچەنە لەم سنوورەشە ئێمە ینی ڕۆژنامەنووسی لوبنانیمان لەگەڵا سووری هەتا فەڵەستینیمان لەگەڵ ئەم جارە ینی لەو سنوورە دەرچوین کە بەس لە عێراقا بمێنین باشە کارکردنتان لێرە چۆنە تا بیرتان لەوە کردەوە هەنگاو بنێن بۆ دەرەوە بیرکردنەوەکە زیاتر ئەو پرسیارە بۆ شەیدا حسامیە ڕاستی جوابی باتەوە من ناتوانم تاوا جوابی ئەو پرسیارە بۆمەوە بەڵام ئەو کە لەگەڵ منە نزیکی 3 ساڵ لەمەوە بەر بیرمان لەم پرۆژانە کردەوە ئەو کەسێکیە بێ ئەمەنە ساڵ بێ لە ناو ڕاگەیاندنا بێ و ئەم گۆڕانکە ئەم جیاوازیە ببینێ لە بینی ژن و پیاوە ئەو وەک من وەکو ڕیسێرچ بەکارەهێنێ ینی پرسیارەکان لە منە کاملیش بە سەراحەت جواب بێمەوە ئەویش پرۆژێک لە دەوری جوابەکەی من دروستەکە زۆر باشە سەر لەو پرۆژەی خۆتانان دەنگی ژنامە بێسنوور تا چەند ڕۆژنامە نووسە یاخود کەسە ژنەکانی خۆمان لە پرۆژەی ئێوەدا بەشدارن بۆی کە بتوانن ببن بە دەنگی بەبێ سنوور بۆ لە مەودووە لە سلێمانی چەند ڕۆژنامەنووسێکی زۆر باشمان لەلایە و لەگەڵی ماسە ڕاهێنانەکەن حالیان لە مەرحەلێکی زۆر باشان بۆ ئەوەی پۆدکاست ڕیکۆردکەن و زۆر بە ئازادی ئەو چیرۆکی خۆیانیان ئەو کۆنتنتەیە و مۆزوعی خۆیانانە بیکەن بە پۆدکاست هەموو هەدەفی ئەم پرۆژەیە لە ئەخیرا ئەوەیە چیرۆکەکەی خۆت بە ئازادی بگەێنی بەبێ ئەوەی پیاوێک هەبێ بەسەر سەرتەوە وەستابێ پێو بڵێ ئەمە ناتوانانی بڵێ ئەمە ناتوانانی بڵێ یان ئەو کەسەی پارە ئەیا بە دەستگای ئەعلامیەکە پێ بڵێ نە ئەمە بۆ من نابێ ئەوە بۆ من نابێ زۆر بوێرانە و زۆر ڕاستگوانە و ڕاشکاوانە ئازاد و ڕاشکاوانە چی و هەیە ئەتوانێت بڵێ ئەمە هەدەفەکەی باشە کاک ئەحمەد بەرەسان وەکو ئەندازیاری دەنگ بەڵێ و چەند کارێکتان کردووە چەندین کارتان کردووە لە دەنگی فیلم و وەکارە هونەریەکاندا وەک کۆتا کاریشتان فیلمی ئالوودە بەڵێ ئەگەر باسی کارکردنی بەڕێزت لە فیلمی ئالوودە و جیاوازی کارکردن لە ئایا بڵێ توانین بڵین جیاوازیەک هەیە لە کارکردنی دەنگ لە فیلمی ئالوودە لەگەڵ کارەکانی ترا ئەگەر ئەو پرسیارەش نەکردا هەر ئەو قسەیەمە کرد لەبەرەوەی من ساڵانی پێشووتر ئەمەم لە زۆربەی چاوپێکەوتنەکانەوە تۆ بۆی نەڵێن دان بە هەڵەی خۆیانانێ من بە هەڵەیەکی فیلمێکی ترا ڕۆیشتم ئیتر هەڵەکار چۆنێ بێت لە کۆتاییە من دەنگم کردو ئەم هەڵەیە ئەگەر بمویسا ڕاستی کەمەوە ئەبوو فیلمێکی سینەمایی تر بکەین لێرە فیلمی ئالوودە بۆ من ئەو سوودەی هەبوو ئەو سوودەی هەبوو بۆی بڵێم ئەو هەڵەی پێشترکراوە من نەبووم بە تەنها لە جەوەکە تێنەگەیشت بووین یعنی ئێسا سەرسێتی کوردی کاتیتە سەرسێتی کوردی ئەگەر مایکی تایبەتە پێ نەبێت مایکرۆفۆنی تایبەتە پێ نەبێت باوەڕە بێت دەنگ بەس دەنگی مۆلیدە واز لە هەموو دەنگەکانی تر بێنە بەس دەنگی مۆلیدە نایڵێ یەک دایالۆگ ڕێکۆردکەی یعنی ئەگەر بە وریایە مایکرۆفۆن و جیازمان هەڵ نەبشاردا بۆ فیلمی ئالوودە لەبەرەوە ئەگەر بە من بڵێ دەنگی ئالوودە لەگەڵ ئیشەکانی تر تا چەند جیاوازیەیە زۆر جیاوازیەیە چونکە پێشەوەی دەست پێ بکەین تا لەگەڵ چەند کامپنیەکە لەوێ قسەمە تەلەفۆنم بۆ کردم بۆی پێیان بڵێم وەزعی ئێرە چۆنە ئەوان مایکرۆفۆنە بۆ بچێنن چونکە مایکرۆفۆن بەساسیە هەر لە مایکرۆفۆن من
لەبەرەوە دەنگی ئالوودە لە هەمووی شەکانی ترم جیاوازترە و لە هەمووشان خۆشەویسترە لە لای باشە بە بینەران وڵی بڕۆن بینەری کارەکە بن خۆت کاری دەنگی بۆ کردووە خۆت ڕیکۆرد و هەموو کارە دەنگیەکان لای بەڕێستەوە و لای ئەحمەد ناتقەوە بۆ بەڵام خۆشت چوویت کتێب بڕیوە و بینەری فیلمی ئالوودەوەیت دوو جار چووم ئەوە بوو بە ناوناتوەرەش لەسرم زۆر گاڵتەیان پێکردن تۆڵێن جا لە کۆمنتە خەڵک زۆر دڵڕەقە بەڕاستی لە یەکێ لە چاپێکەوتەکان ئاڵم بۆ جاری 52مین جار ئەم فیلمم بینیەوە من 4 مانگیشم لەسەر ئەم فیلمە کردووە ئەی طبعاً لە 50 جار زیاترم بینیەوە چونکە هەموو دایالۆگێک بۆ 12 جار ئەگەڕێیتەوە هەموو ڕۆژێک بۆی پاکرێتەوە چاک بکرێت هەموو ئەم شتانە بەو دوو جارە وتم ئەو دوو جارەیە کە چوون بۆ سینەما خۆم تکتم کڕی چوون بۆ سینەما و بەڕاستی زۆر چێژم لێبینی کە چوون بۆ سینەما چکە شتێکی ترەکە ئیشی تیانەکەی دابنیشی بە تۆزە گەرمە شامی و ئەوەیە سەیری شەکاکەیت و جاروبار ڕەخنە لە خۆتە گریە لە خۆتە بێتاقەتە بێڵی شەڵڵا شتێکم لێرا بکردای شتێکم لێ بکردای بەڵام بێ بیری خۆتی بێنیتەوە بڵێ ئیشەکە تاوا بە لە سینەمایە ئەوان زۆر لێ کرد یعنی لە کۆمنتەکانە کاکە نووسا بوو دیارە لە بێ ئیشیەتی خەری بڵم کاکە من ئیشەکەم ئەوە یعنی چی لە بێ ئیشی زۆر سیر بوو ئەو کۆمنتانە بەلامەوە بەڵام داوا لە خەڵکەکەم داوا لە بینەرانەکەم ئەگەنەتانێ سینەمای کوردی بەردەوام بێ وەکو ئێستا یعنی جێگەی دڵخۆشیە تۆ دوو پۆستەری گەورەی فیلمی سینەماییە بینی لە باتێی دوو پۆستەری فیلمی ئەمریشی ببینی ئەمە بەڕاستی جێگەی دەستڵی هەنگاوی باشی ناوە زۆر یعنی کاکە هەر کەسارە لێ ئەخوڕیت ئەو دوو پۆستەرە گەورەیە بینی فیلمی کوردی و هەردووکی سینەماییە ینی زۆر ئەوەیە هیوات هەیەێ ئەگەرتانێت سینەمای کوردی ئاوا بەردەوام بێ ئەگەرتانێت بە بەردەوامی پۆستەری کوردی ببینن لەسەر دیوارەکانی سینەماکان ئێدە بچوو بۆ ناچی یعنی 10,000 تکتەکەی ئەبێ ئەمە زۆر لاوەچێ زۆر بێ بەلای زۆر کەسەوە بەڵام هیوادارم بتوان هەمووتان بینەریان بەڵام ئەو ئەهێنێت ستافێک بە ماندووبوونێکی زۆرەوە ئەو کارە جوانیان کردووە ئەوەشیان پێ ببەخشین بە دڵنیایی خۆتە زای خۆ لە ناو ئێوە لە ناو ڕاگەاندنان ینی هیچ ئیشێکی ڕاگەاندن نییە ئاسان بێت هەتا ئەم بەرنامە ئێوە بێت ئەزانی چەند ئامادەکاری بۆ کرێت تاکو بەڕاستە و خۆ پیشانی بینەریەیرێ لەبەرەوە ئەبێ ڕێز و تەقدیری ئەم ماندووبوونی ئێوە بزانن ئەگە بە سیرکردنێکیش بێت زۆر باشە کاک ئەحمەد باسی لە ڕخنە کرد جا شتێکی بیری ئێمە خستەوانێ ئەڵەن بە ڕخنە زۆر تووڕە ئەبێت بۆچی بەڕخناگەل لە خۆم بێت تووڕە نابم پێیەکەنم بەڵام ئەگەر ڕخنە ئەو ڕخنەیە کە تۆ باسیەکەی ئەو ڕخنە هەمان ئەو ڕخنەیە کە لە بەرنامەکەی سەوسەن عومەر باسم کرد ئێمە سینەماکارەکانمان لە ناو خۆیانە زۆر دڵڕەقن زۆر یعنی بەحەد بەڕاستی زۆر دڵڕەقن بەرامبەر یەکتری هەموو جارە پێشانە بەڵام تخواک و سیاسەکان بیر مەکەنەوە با ئەوە نیە لەگەڵ یەکتر بین کۆمەڵە لە سینەماکارەکان بەبێ ئەوەی بیرکەنەوە زۆر نامەسئولانە فیلمەکە لەواچێ بەس پۆستەرەکەشی بڵاو بوو بێتەوە یەکسەر دەسەکەم بە ڕەخنەگرتن دەسەکەم بە نووسین لەسەری دەسەکەم بەوەی کە ینی هێرشێکی تاو بکەنە سەری بەڵام بیر لەوە ناکاتەوە کە ئەمە لەواچێ 5 کەس 10 کەس بیبینێ پەشیمان بێتەوە لە چوون بۆ سینەما بۆ ئەم فیلمە تۆ بۆ بیر ناکەیتەوە بڵێ منیش سبەینێ فیلمێکەکەم ئەو بینەرانی تۆ پەشیمانیەکەیتەوە لە فیلمەکەی ئێمە کە بەحسابی خۆتۆ قسەیەکی فەلسەفیانەکە قسەیەکی جوانەکەی هەمانە و بینەرانە کە سبەینێ تااقەتیان نەبێن سەی فیلمەکەی تۆکەم چکە تۆ سینەما لەبەر چاو خستن بە ڕەخنەکەەوە ئەبوو ئەو ڕەخنەیە نەگری لەو کاتەیە لەبەرەوە داوا لە هەموو سینەماکارەکانەکەم داوا لە هەر هەمویانەکەم تۆزێ هادێ بن ئەگەر شتێ ڕەخنە لە ئیشێ بگری لە کاتێکا ڕەخنە لە ئیشێ مەگرە کە ئەم فیلمە لە سینەمایە ئەگەر ئەم فیلمە پارە پێیانەکاتەوە پارەکەی خۆی تاوان قەت فیلمی کوردی پارەی خۆی پێیانەکاتەوە و کەسیش باوەڕ بەمە ناکات زەلامەیەکەوەی پێڵە یەکتر حاسیبەکەی دەرەکات دەسەکات بە حسابکردنەوە لە ئینستاگرامی ئەوەتان نووسی ئەوەتان پیا کردو ئەوەتان بینەر هەبووە کەواتە لەبەرەوە گەر پارەکەی خۆی پێیانەکاتەوە دڵنییا بە پۆستەری فیلمی کوردی نبین تۆ جارێشتر بە دیوارە بەڵێ کاک ئەحمەد لە ئێستادا کە باست لەوە کرد بە خۆشحاڵیەوە فیلم و سینەمای کوردی هەنگاوی زۆر باشی ناوە و لە ئێستادا بەڕێزت باس کرد دوو پۆستەری فیلمێکی کوردی ئەبینین لە سینەماکانە کارەکەن هەنگاوی جدی هەیە بۆ ئەوەی کە کاری ورتر بکرێت لە ڕووی دەنگەوە بۆ فیلمەکان بۆ کاری سینەمایی تا ئەوەی کە لەگەڵ کاریگەرە دەنگیەکانە کە لە فیلمەکانە بەکارهێنرێت کە باسێکی ئەوشمان بۆ بکەیت تا چەند گرنگە کاریگەری دەنگی بەکاربێنە لە فیلمەکانە کاریگەری دەرونیشی هەبێت بەڵێ بەدڵنیایی لە ڕووی دەنگەوە بەڵێ بەدڵنیایی دەنگ ڕیکۆردکردن لەسەر سێت لە کوردستان مە هەر باسیم ڕێژنەی خۆوانەکەی لە کوردستانە بەڕاستی قورساییەشی زۆری هەیە
يعني وەکو پێم وتی دەرەوە ژاوەژاوێکە ئێمە هەمومان سەرمانێشی هەموو ڕۆژە خۆش نازانی بۆچی بەڵام بەڕاستی ژاوەژاوێکی سیر هەیە لە دەرەوە هەتا ڕێزگرتنی خەڵکی عام بۆ سەرسێت زۆ کەمە ینی چەند جار لەسەر سێت بووین خەڵک بەسیارە بەیاڕوە قساکان بەس بۆی لێو تێک بە ئەم شتانە ئەمە خۆی لە خۆیان ئەمە چۆنە پێ بڵم قورساییەشی تایبەت بەخۆی هەیە لەسەر سێت بەڵام لە ساوند ئێدیت و میکسا من لەم فیلمە وام نووسێ ساوند دیزاینم ننووسێ چکە بە بڕوای من ساوند دیزاین کاتێک ئەبێ بنووسرێت کە تۆ فیلمێکی ئاکشن بکەی فیلمێک کە کاریگەری دەنگی بە تەواوی لە دەرەوە بۆ هێنرابێ و لە دەرەوە بەکارهات بێ ینی لەسەر سێت ڕێکۆرد نەکرابێ بەڵام من کە نووسیمە دەنگ ئێدیت و میکسم نووسیانی ئێدیتکردن و میکسکردن هەموو ئەو دەنگانەی کە پێویستە کرد کاریگەری هەبێ لەسەر نەفسی تۆ هەمووی لەسەر سێت ڕێکۆرد کراوە لەگەڵ هاوکارم کارین لەسەر سێت ڕێکۆردمان کردووە دوایی بەس میکسمان کردوتەوە و بۆ ئەوەش کە بڵێ دەنگ چۆن ئەتوانێت ئیزافە کاتە سەر چیرۆکەکە دەنگ ئەبێت چیرۆکی تایبەت بەخۆی هەبێت ناتوانانی دەنگێک دابنەی لە بەروی پێو خۆشە و دەنگەدانی ئەبێ ئەو دەنگەدانەی بزانی چەندێک کاریگەری لەسەر چیرۆکەکە هەیە و چەندێک کاریگەری لەسەر کارکتەرەکە هەیە هەموو ئەوانی تریش بەس بە بڕوای من هەر دەنگێک داونا تۆ مەسئولی لێی ئەش بێت چیرۆکێکی تایبەت بەخۆی هەیە موزیکیش هەمان کاریگەری هەیە بەدڵنیایی میوزیک ڕەفیقە نزیکەکەی دەنگە ئیتر ئەگە تۆ میوزیکە لەگەڵ نەبێ ئیترەوە ئیشەکە قورسترە بێ و ئیتر ئێمەش بۆ خۆمان وازێنی لە ئیشەکە نەجات کاری باشەکرێ لە ئێستا لە فیلم و لە دراما کوردیەکانە لە ڕووی دەنگەوە لە ڕووی دەنگ بە شێوەیەکی ئەکادمی بەڵێ لە پێشە لە ڕووی میوزیکەوە بەڵێ ئێستا ئیشی زۆر باشە ینی میوزیشنی زۆر باشەیە بە نمونە کاک نەورۆستەنیا ئێستا لە خۆشحاڵیەوە بڕیاریا لە کوردستاندا بنیشە و لێرە بەردەوامی بە کارەکانی خۆی بە کاری میوزیکی زۆر باشەکرێ ئەو نمونەیەک جەنابیانە بەس بۆ کاری دەنگی هێشتا ماوەمان ئەزانی بۆ هێشتا ماوەمانە هێشتا نەمخریجەکەمان لە دەنگەزانێ بە تەواوی نە پرۆدیوسەکەشمان لە دەنگەزانێ بە تەواوی ئەوەی لە ئالوودا زۆر هاوکاری من بوو بۆ ئەوەی بتوانین ئەو دەنگە باشەمان دەستکەوێ ئێمە سینەماتۆگرافەکەمان خەیبەر زۆر هاوکار حتا کە سینێکی دابەشە کرد کە مەشەدێکی دابەشە کرد لە سەرسێت حسابی ئەوەیە کرد کە لەگەم من قسە بکا بۆیە بزانێت دەنگ چەند نەتوانێت هاوکار بێ لەم مەشهدەیە لەبەرەوە کاتێک دەنگ پێشەکەوێت لە ناو کووردا ئەبێ مخریج و پرۆدیوسە بەقەد هیچ نەبێ لە سا 25 کابرای دەنگ تێبگەن یا ژنی دەنگ با بڵێن ژنی دەنگ تاکو ئێستا کار بۆ لە ڕووی دەنگەوە کار بۆ فیلمەکان کراوە و شێوەیەکی خۆرسکەیان بە شێوەیەکی ئەکادمی کاری بۆ کراوە ئێستا خەڵکی زۆر ئەکادمیمان هەیە لە کوردستان ئێستا خەڵکی زۆر ئەکادمیمان هەیە بەڵام گەنجیشمان هەیە هیچ لایەنێکی ئەکادمی نیە لە بوارەکە و زۆر باشیشە چونکە لە کۆتاییە دەنگیش وەکو هەموو هونەرەکانی تر چێژی تایبەت بەخۆی هەیە ئەکرێ کەسێک زەوقی جوان بێ لە ئیشکردن سەلیقەی جوان بێ لە ئیشکردن دەنگێکە بۆ دروستکایە دەنگێکە بۆ میکسکاکە لە هیچ کەسێکی ئەکادمی نەتوانێت دەنگە بۆ میکسا و شتێکی تریشم وتۆ من پێشتریش هەر لەم کورسیا ئەوە وتووە لایەن ئەکادمیەکە ئەگەر زۆر قاڵبیتەوە زۆر لی ئەوەن چۆنە پێ بڵم زۆر لی ئەوە بی زۆر تەرکیز بکەیتە سەری ئەکرێ لایەنە داهێنانەکە و تۆزێک کەمتر کاتەوە چونکە بە پێی زانست هەموو شتەکانەکەی ئەگەر ئەم ژمارە لەگەڵ ژمارەیە ڕێنەکەوێ مێشکەوەری ناگرێت بەڵام بێت فڕی بێتەوە لاوڵی تۆزێ لایەنە خۆڕستکەکەی کە تۆ باسێکی ئەویش بەکاربێنی بۆی زەوق و سەلیقەی خۆ لە ناو میکسەکە زۆر سپاس بۆ ئامادەبوونت